گەرماوەی سیدەکان گەرماوەیەک کە 15 ساڵە دروست کراوە بەڵام هێشتا هیچ کەسێک خۆی تێدا نەشوشتووە و بەکار نهێنراوە. ئەوەش بەشێک لە دانیشتوانی ناوچەکەی ناچار کردووە داوا بکەن گەرماوەکە بڕوخێندرێت و شوێنەکەی بۆ خزمەتگوزاریەکی دیکە سوودی لێوەربگیرێت. حەمامەکە ئەوەی دەبین لە حەمامدا خەڵکیش نەیتوانیوە سوود لێبینیتن بە تایبەتی کە ماوەیەکی زۆر دروستکراوەکو ئەوەی بڵێ لەسەر ململانێکیان وەکو عادێک لە خەڵکێک داگیر کرابێتن حەمامەکە لەسەر دروستکرابێت ئەگەنە لەو سوود لێبینی کەس نەیتوانیوە سوود لێبینیتن. کەشوهەوا و سروشتەکەی وا کردووە سیدەکان و دەوروبەری ببێتە شوێنێکی گەشتیاری و ساڵانە بە سەدان گەشتیار ڕووی تێبکەن. هاوکات بەشێکی تر لە دانیشتوانی ناوچەکە داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکەن گەرماوەکە بکەنەوە بۆ ئەوەی گەشتیاران سوودی لێببین و ببێتە سەرچاوەیەکی داهاتیش بۆ ناوچەکە. حکوومەتی هەرێمی کوردستان پێش 15 ساڵ هەستا بە دروستکردنی گەرماوێک لە ناحیەی برادۆست بەڵام تاکو ئێستا خەڵکی ئێمە سوودمەند نەبووە بووتە کەلاوەیەک لەو گۆڕەی ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین گەرماوەکەمان بۆ بەگەڕ بێخیت بۆی هاوڵاتیانی سیدەکان و میوانە بەڕێزەکان بتوانن لێیان سوودمەند ببن. گەرماوەکە لە ساڵی 2001ەوە لەلایەن ڕێکخراوی هابیتاتەوە لەسەر بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراک بە بڕی $100,000 دروست کراوە. بەڕێوەبەری ناحیەی سیدەکانیش دەڵێت لە بەرنامەیاندایە بۆ خزمەتگوزاری تر سوود لە گەرماوەکە ببینن. دوای ئەوەی کە کۆتایی پێهات بەداخەوە پێشوازی لێ نەکرا لەبەرەوەی ئارمانی ئەوان ئەوە بوو کە زیاتر گرنگی بە باردۆخی نیشتە جێبوون و پێشکەوتنی تاکە کەسی بدەن کە پرۆژەکە بۆیە ئەنجام درا. ئێستاش لە کارکەوتووە هەوڵ ئەدەین کە وەکاری بخەینەوە یاخود بۆ هەندێک ئەهدافی تر کە هەمانەوە لە داهاتوودا ئینشاڵڵا سوودی لێوەرەگرین. سیدەکان بە کۆنتترین ناحیەی سنووری پارێزگای هەولێر دادەنرێت و زیاتر لە 500 خێزانی تێدا دەژی و بە ناوچەیەکی گرنگی کشتوکاڵی و گەشتیاری دادەنرێت. ماوەی 15 ساڵە ئەم گەرماوە لە سنووری برادۆست کراوەتەوە بەڵام بەهۆی داخراوی دەرگاکانی تا ئێستا نەتواندراوە هیچ هاوڵاتیەک سوود لەم هەگەرماوەیە ببینێت. پرسیارەکە ئەوەیە ئاخۆ چەند ساڵی تری پێویستە بۆ ئەوەی ئەم دەرگانە بەروی هاوڵاتیان بکرێنەوە. عەبدوڕوستای NRT دەڤەری برادۆست.